ام ده زیادتر سر اوه مجاری راوستی میوانه کی منه لبری از هیرکاری زیادتر وردکاری زیادتر گل میوانه خوب بحث بکم سر جاش بو عندك ده ترى كشم گل افريكو هاتين بزانين بجين چم بوينه كوي گشتي ام بجين افريكو بري گنمي يه جوتياران يه 1.5 تانن كو هاتين ورگرتن ام بجين بري يه هاتي 126 مليار بجين يه هاتيه 411 مليار دينار اوا كوي گشتي يه هميه يه اوا كو يه 1.5 بجين هزار تانه پره مایی اوه کو دویتن بغدا بشینی تنجبو جوتیارن هرما کورسان کوان چکی خوار گرتیه زیده تری 285 میلیار دیناره ام دوی و مجاره زیده تر گل میوان خو دانستاندنه که برایس نوزاد شیخ کامل برای بره گشتی بازرگانی ل گل مه با کراس راز بخیر بین ایواله باش لو دست بکن چی گرانتیه که کو پاره گنمه جوتیاران دوانه کویتان کو پاش نکویتن اوه کمای سپاس پاره گنمی جوتیاران اما دستمان پیکرو بده باشکردن ماویه که بله دبو زوتر ده او پاره که هات چون وزارتی بازرگانی عراق رضامندی ده بوی که لقل ورگرتنی گنمی جوتیارانه پارکش بنیله تو تابشی که لنا وراس خوال عراق او پروسه جبهه کرد بەڵام لەبەرەوەی پرۆسی وەرگرتنی گەنم لە هەرێمی کوردستان لە 25 دەستی پێ کرد بۆیە پرۆسی دو وەرگرتنی پارە کەوتە نزیکی ئەو کاتی وەسەندکردنی بوجە وەڕێنمایی دەرنەچوو بۆ جێبەجێکردنی ئەو پارەیە چۆن خەرجەکرێت بۆ جوتیارەکان پارەیان نەمابوو بۆیە لە ئێستادا تا ئێستا ئێمە زیاتر لە 126 ملیارمان بۆ هاتووە بەردەوام لە دابەشکردنی ئێستا و 285 ملیاریش ماوە لای حکوومەت عێراقی بەڵێنیان داوە کە لە نزیکەکەتە ئەو بڕە پارەش کە ماوە بهێنن ئەوێ کومایی مەگوتی بریارە دەمێکی نزیکدا بهێتن ئەم بەحسان دێ بکەین ئەف گەنمێک و بژین هاتیە ڕادەستکردن ئەوێ بژین ئەوێ بژینی جوتیاران ئەوێ هاتیەدا کۆمپانیا حکوومەت پلانەوەی چیە چاوا دێ مامەلێت گەلبێکەتە هەروەکو جەنابی سەرۆکی حکوومەت بەڵێنی بە جوتیاراندا کە ئەو بەرهەمانەی کە بەرهەمی دەهێنن لە کوردستان دەبێ ساغ بکرێتەوانێ و نابێ جوتیاران زیانمەند بن بۆیە ئەو بەرهەمەی کە ئەم ساڵ بەرهەمێ بە سوپاس بۆخوا کە بەهۆی بارانی باشەوە گەنمی جوتیاران زۆر بوو و حکوومەت عێراقی 500,000 تەن گەنمی بۆ ئێمە دیاری کردبوو 500,000ەکەمان وەرگرت بەڵام بڕێکی زۆر ما بۆ لای جوتیارەکان جەنابی سەرۆکی حکوومەت داوای لەو دوو کۆمپانیایی خۆشنا و قەیوان کرد بە سوپاسەوە ئەوانیش هاتنە سەر خەت ئێستا ئەو جوتیارانێک کە گەنمیان ماوە ئەگەر لە خارجی خەتەشن بەڵام بەرهەمیان ماوە لە کوردستان ئەو دوو کۆمپانیای لیان وەردەگرنەوە چەند وەرگرتیە ئەو دوو تا ئێستا بەردەوامە ئێمە لە ماوەی پێشۆدا ڕێکەوتنێکی نوێمان لەگەڵاکردن چەند ڕۆژێکە دەستیان پێ کردووە لە قەیوانیش و خۆشناویش قەیوان تقریبا دوسێ ڕۆژە دەستی پێ کردووە زیاتر لە 2000 تەنی وەرگرتووە خۆشناویش ئەوە تقریبا هەفتەیە ڕۆژەبێ دەستی پێ کردووە ئەو زیاتر لە 6,000 تەنی وەرگرتووە تا ئێستا توانای وەرگرتنی ئەم دوو بڵێن کۆمپانیا چەندە یان ئەوان توانایان زۆرە توانایان بەپێ ئەو کاتی خۆی دەتوانن کەڤەری ئەوەی ماوە هەمووی بکەن بەڵێ بەتاکیدەوە بەڵێنیشیان داوە کە هەرچی هەیە وەریگرن هەرچی هەیە بەپێ ئەوانەی کە لە پشکنین دەردەچێت بەڵێ بەتاکیدەوان ئێمە خۆمان قیاسمان هەیە لە 5 ئەگەر شەوای بشتی تێدا بێت نسبەیەکی بۆ دیارێن وەکو بڵێن خەسم و بیدون خەسمە ئەگەر بدون بەبێ خەسم بێدانی هیچ پاک و خاوێن بگەنمەکە ئەوە پارەیەکی بۆ دیاری کراوە ئەگەر خەسمی هەبێ خەسمی یەک و دووی هەبێ ئەوەش ئەوە بڕێکی کەم بۆ دیاریکراوە هەندێکیان هەیە لە کۆمپانیەکانی خۆشناو قەیوان ئەوان دوو فەحسیان هەیە لای ئەمنێ فەحسی گلۆتین و پرۆتین ئەم دوو فەحسە ئەوان بۆ ئاردی سفر بەکاری هێنن زیاتر بۆیە ئەو ڕەنگە ئەو قیاسی ئەوە لای ئێمە هێلاوانە بێت بڕێ پارە لەوە کەمتر وەرگە بەڵام ئێمە پێماوتون کە دەبێت هاوکاری جوتیارەکان بکەن نابێت پارێکی زۆر کەم لەوە کە بڕیاردراوە وەریگرن بڕیار بوو بەشێکی لە بۆ ساوار و ئەوانش بەکاربێنێت ئەوە چۆن چۆنی دەبێت ئەوە هەرو گەرمەیە کە وەردەگیری ئەوان خۆیان جێ دەکەنەوەوانە شوێنی جیاکردنەوەیان هەیە یعنی هەر لەوێ وەری دەگرن ئەو گەنمی کە زۆر باشە دەکەن ئاردی سفر ئەو گەنمێکی شەیە کە لەوانەیە جۆرەکانیان دەگۆڕێت چونکە 5-6 گەنم هەیە لە کوردستان کە بەرهەم دەهێنێت و بنەتۆی بۆ دانراوە هەرێکیان بۆ بەشەیە بۆ شتێک بەکاردێت جوتیارانیش بەوە ڕازینە هیچ گلەیەکیان نیە تا ئێستا باشە وەزڵەکە ئینشاڵڵا هەموو ئەو گەنمێشی کە ماویانە وەردەگیرە لیان بەهۆی ئەو ڕووداوە سیاسیانە یان بڵێن هی جەنگە لە نێوان ڕۆسیا و ئۆکراینە و
نەناردنی بۆ وڵاتانی ئەفریقیا و بازاڕجانەکان نرخی گەرم لە جیهان هەندێک بەرز بوویتەوە پلانتان چییە بۆ ئەوەی بڵێن خوا نەخواستە تووشی بەرزبوونەوەی نرخی گەرم بووین کاریگەریەکە لە هەرێمی کوردستانیش هەبوو کاریگەریەکە کەمتر بێت یانی ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان 500,000 تن گەنممان وەرگرتووە ئێمە ساڵانە بەوە 10 بەشە ئارد کە دابەشی گەن بەسەر هاوڵاتیانە پێویستمان بە 750,000 تن گەنم ئارد هەیە 750,000 تن گەنم هەیە زیاتر لە 600,000 تن بڵێن ئارد دەکات چونکو ئێمە لە 13 بە کەپەک ئەبێ بە کەپەک ئەو ئاردەی کە هەمان ئێستێمە 500مان هەیە ئەم دوو کۆمپانیایش بڕێکی باش وەردەگرن و وەزارەت ئەنجومەنی وەزیرانی سەر خەتە بۆ ئەوەی دراسەیەکی ئەوە بکات بزانین بۆ هەر ئەگەرێکەگەر هاتە پێشەوە ئێمە بتوانین لەماوە بۆ ماوەی ساڵە گەنم لە هەرێمی کوردستانە هەبێت و تووشی کەم گەنمی نەبین لە هەرێمی کوردستانە و تووشی ئەوە نەبین کە خەڵک پێویستی بەوە بێ کە بچێت پارێکی زۆر بدا بە گەنم بۆیە هەم خەڵکی کوردستان دڵنیان دەکەینەوانێ ئەوەندە گەنم هەیە کە بتوانین ئیدارەی پێ بدەین تا و کاتێکە خوا نەخواستە قەیرانێکی ڕووبدا ئیدارەی پێ بدەین زۆر باشە بەدەر لە بابەتی گەنم ینی ئەو هەلە دەخۆزمەوە باسی بەشە خۆراکی مانگانە بکەمی خەڵک ئەمە بەچێ گەیشتووە ئێستا بەشە خۆراک ئێمە ساڵی ڕابردوو لە دە بەشە خۆراک دابش کراوە ئەم ساڵ تا ئێستا ئەو مانگی هەشتا حوت بەشە خۆراک دابش کراوە ئێستا لە حوت بەشی حوتەم داین ئەو بەشە خۆراکەش کە دابەشەکرێ برنجە شەکرە نیسکە زەیتە فاسۆلیای هەندێک جار ئارینۆکە ئەمان دابشی دەکەین ئێستا بەشی حوتەن دەتوانم بڵێم لە 150 تا لە 160 دابش بووە و خۆراکێکی زۆر لە کۆگاکانیش هەیە هی ئەمەش لە هەرێمی کوردستان هی بەغداش بۆیە مەترسی نییە کە خۆراک کەم بکات یا دابش نەکرێت بە بەردەوامی مانگ لە دوای مانگ بەشە خۆراکان دابش دەکرێت و ئەو خۆراکەش کاریگەری هەیە هەم بۆ بەکارهێنان چونکە کوالیتەکەی باش بوو ئێستا لە هەمیش لەمان کاتیشا کاریگەری هەیە بۆ بازار کە نایهێڵێ نرخی ئەو کاڵایانە بەرز بێتەوە بەنسبەت ئاردیشەوە بەشی پێنجەممان تەواو کرد ئێستا لە بەشی شەشەم داین انشاءالله لەم ڕۆژانە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان بەشی شەشەمی دەست پێ کردووە بەردەوام گەنمەکەی خۆمان بەکاردێنینەوە دەینەرینە ئاشەکان دەهاڕێت و لەگەڵ ئاردی ئوسترالی و ئەمریکی تێکەڵی دەکەین و دەیدن هاوڵاتیان زۆر سپاس بەڕێوەبەری گشتی بازرگانی بەڕێز نەوزار شێخ کامل سپاس کە لەگەڵمان بووین سپاس بۆ ئێوەش